نووسەران وەک سیاسیەکان دابەش بوون. مامۆستا ڕەفیق چالاک سەربەباڵی مەکتەبی سیاسی بوو، مامۆستا هەژار موکریانی سەربە سەکردایەتی پارتی بوو. بداخەوە کە گولە قسەیەکە قەڵەم زمانی لاوە بۆ مێژوو وەڵام بیتەوە شۆڕشی ئەیلول شۆڕشێک بوو خەڵک کردی یا پارتی کردی. بەڕێزان هەتا مامجەلال و کاک مەسعودیش یعنی پیان خۆش نەبووکە بگات ئەنجامێک کە قاسم ئێمە دەستمان بێت لە ڕوخانی قاسممان بیر لەوە نەکرابوو کە بەدیلی قاسم ئەگە بەڕوخی کێ بێت ئەوە بەدیلەکەی باشاتن. لە یادداشتەکانیان ئاوا باس لە مستەفا ساڵح کەریمەکە ئەڵێ کەسێک بوو لە ڕۆژگارە جێی گومان بوو. کولێک ماگەڵا بوو سایق بوو علی ئاسکە مەشهورە کەوتی وتی شستماك ناوتي علي عسكر أو وقت يجي علي علي عسكري وتي أنت وين يا علي عسكري إحنا ندور عليك من بداية قبل ڕوودا و مێژوو بەشی دووەم شەوی سێشەممە کاتژمێر 8:05 قولەک